دوێنێ لە هەولێری باشووری کوردستان ئەنجومەنی باڵای ژنانی کوردستان و ڕێکخراوانەتەوەی گرتوەکان تایبەت بە بڕیاری 1325 ڕێکەوتنەکانی ژنان کۆبوونەوە. شۆخان ئەحمەد ساڵاکانی مەدەنی گوتی ئێمە ئەمڕۆ پلانمان ڕاگەیان بە تایبەت لەسەر تەوەری پاراستنی ئەو ژنانەی پەنابەرن و لە کەمپەکاندا دەژین. باڵێ ئێمە ئەمڕۆ ڕاگەیاندنی پلانی نیشتیمانی 1325 بوو بە تایبەتی لەسەر تەوەری پاراستن کە بە تایبەتی ئەو ژنانی ئاوار و پەنابەر کە لە کەمپەکانە ئەژین پێویستیان بەوەیە کە ژیانیان پارێزراو بێ بە تایبەتی لە دەستدرێژی سێکسی، چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نهێشتنی دەستدرێژی سێکسیە بۆ لە کاتی جەنگ و ناکۆچیە. ئامانجمان لەوەیە کە ژنان لە هەرێمی کوردستانە زیاتر ژیانیان پارێزراو بێ و ئێمە پلانێکی نیشتیمانیمان هەیە کە بۆردێکی تایبەتمان هەیە بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆ کە لە داهاتوە بتوانین ئەو پرۆژە چالەکانی هەمانە جێبەجێ بکەین. دیاردەی دەستدرێژی سێکسیکردنە سەر ژنان و نەبێت هەرتەنیا تایبەت بێت بە جەنگی نێوان وڵاتەکان. لە مێژوودا لەشی ژنان بۆتە مەیدانی ململانەی هێزە نەیارەکان و سەرڕای درڕندەی و کاری نامرۆڤانە بەرامبەر هەموو دانیشتوان. بە تایبەتی لەشی ژن کراوەتە ئامانجی مەبەستی سوکایەتیکردن بە نەتەوەیەک. پەروین حەسەن ئەندامی ئەنجومەنی باڵای ژنان بەن و ژنهای ڕاگەیاند. ئێمە وەکو ئەنجومەنی باڵای ژنان لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان کار لەسەر ئەوە دەکەین کە ژن ئاشتی و ئاسایشی بۆ بڕخسێت. ئەکانی مافی مرۆڤ نایەتەوە، بۆیە ئێمە و کۆنجومەنی خانمان ئیش لەسەر چیەکەین لەسەر بڕیاری 1325 بڕیاری 1325 ئەو بڕیارەیە ژن ئاشتی ئاسایش کە لە کاتی ململانەکانە کار لەسەر ژن بکرێ ئاشتی بۆ بڕخسێ و ئاسایشیشی بۆ هەبێ. بۆیە ئێمە ئەمڕۆ کارمان لەسەر ئەوە کرد کە پلانەکان لەسەر ئاستی عێراقا پلانەکان دانراوە، بەڵام هەرێمی کوردستان پلانی خۆی بەجیادانا لەبەر ئەوەی جیاوازێک هەیە لە کارکردنمانە عێراق و هەرێم، بەڵام لە چوارچێوەی عێراقە ئێمە پلانەکانمان داڕشتەوە یUN و من یەکێکە لەو ڕێکخراوانەی کە هاوکاریمانەکە لە داڕشتنی پلانەکە و لە هەنگاوەکانی قۆناغەکانی جێبەجێکردنی پلانەکە و ئەمڕۆ کۆبوونەوەمان لەگەڵ قۆنسڵیەت و وڵاتانی نێودەوڵەتی کرد و ئاژانسەکانی UN کرد چۆن بتوانین ئێمە هەمومان هاوکار بین هەمان بین، چکامە کارکردن لەسەر پلانی 1325 کارێک نییە بە تەنیا مؤسسەیەک بیکەیان بە تەنیا حکوومەتی هەرێم بیکە، ئەبێ حکوومەتی هەرێم بیکە، ئەبێ ئاژانسی UN و وڵاتانی نێودەوڵەتی هاوکار بێت، ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هاوکار بن بۆ ئەوەی بە هەمومان بتوانین هەماهەنگێک بێت و کارکەین. دەستدرێژی سێکسی لە هەر کات و شوێنێکدا کارە ساتێکی گەورەیە. ئەم تاوانە کاتێک کە ئەنجامەکەی بە ئەنقەس بێت یان مەبەست ژنانی میلەتێک یان ئاینێک دەچێتە خانەی جینۆسایدەوە.